زستاناتەوە بۆ بێنەوتی و بێ کارەبای و جاوەی تر هەمووی وارێ باوکماوە شاندایە بە دیار کەناڵی کورساتە بزانم مەڵبەندی چەند نەوتی هەیە. نەوتی چی باشی چی چا لە پڕی تر دانەیەتە سەر شاشەی تەلەڤیزۆن وەڵام مەحاوی لەی سەو نازانم چی خەلەلی تێنەوەی کارەبا هەر نامێنی. جاکشتان بۆی بڵێم حەمامی ئەمە نییە لە هاوینە هەموو کورفێنشی ناکات و لە زستانەوە هەر گەرمی نابینی هیتەرێکی هەڵماسیوە بە ئاسمانەوە خۆی هیچ ناکە هەر نازانم بۆچی هیچ ناکە. تم باوقۆ هیتەرە هیچ ناکە قەی ناکە ئەمە با هەر لێرە بێ وتم ئەمە کە هاچیتە حەمام وەیتە هیتەرە نییە سوکنایی پێ لە خۆت هەستەکەی گەرمە با بەخۆمە بەتانی پڵنگ نییە سوکنایی بە چیە هیتەرێ بۆ ئاسمان و هیچ نەکە سوکنایەکەی لەکوێیە